ئەم بەیانیە ئەوەی کە جەنابتان باسان کرد هیچ ئاڵۆزیەک دروست نەبووە، هیچ کێشەیەک نەبووە، تەنها شتێکی سادە و ساکات بووە، یانی شتێک نەبوو کە ئەوە بێ، بەڵام بەداخەوە لە کۆمەڵێک سۆسیال میدیا بە شێوەیەکی تر باس کراوە. ئەگینا وەزعی ئێرە زۆر ئاساییە، ئەوە خۆتان بە چاوی خۆتان هاتوونەتە ناوچەکەەوە شوێنەکە ئەبینن، نە هیچ هێزیەک ئەوەی کە بڵاو بۆتەوە هێزی 70 هاتوونەتە ئەم ناوچەیەوە ئەوانە، بەڵام ئەوانە دوو لە هیچ هێزێک نەهاتوێتە ئێرە، هیچ هێزێکی ئاسایش لەم ناوچەیان نییە و نەهاتونەتە گوڵەخانە. احتیمالە دەوریاتی خۆیان هەبێ ئەوانە، ئەو هێزشی کە لێرە کۆبووەتەوە تەنها هێزی حیزبی سۆسیالیستە و کۆمەڵێک لە پاسەوانەکانی پارتی سۆسیالی ئەندامانی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە لێرە ئامادەن و ئەم بەیانش کە دەنگۆی ئەو هەواڵانە بڵاو بۆ تۆ لە کەناڵە ڕاگەیاندنەکان کۆمەڵێک حزب و دۆست و کەسایەتی و لایەنگرانی حزب هاتوون کە بزانن ئەسڵی کێشەکە چییە ئەوانە، بەڵام بەداخەوە لە ناو حیزبی سۆسیالیستە هیچ کێشەیەک نییە. کۆمەڵێک قەراراتی حیزبی هەیە کە ئەوە لادان و دانان و گۆڕین و ئەوانە ئەوە شتێکی تەبیعی ناوخۆی حیزب وەکو هەموو حیزبەکانی تر ئێمەش دەسەڵاتی ئەنجومەنی سەرکردایەتی دەسەڵاتی هەیە، هەموو هەواڵێک ئاڵ بۆ پێبکات، زۆر شتێکی ئاساییە، بەڵام وەکو کێشە هەبێت کێشە نییە و هیچ تەقەی نەکراوە و هیچ هێزێکی جگە لە هێزی حزبی سۆسیالی هیچ هێزێکی تر لە سنووری گوڵەخانەدانی بەنسبەت ئەوەی پرسیارەی جەنابتەوە ئەو هەواڵانی کە بە ئێوەیان ڕاگەیاندەوە دوو لە ڕاستیەوە، ئەوە جەنابی کاک حەما هیچ لێدوانێکی وای نەیاوە و خانوشخانەی کاک عەبدوڵایە و مڵکی خۆیەتی و شوێنی باوباپیری خۆیەتی، ئەوە دوو لە ڕاستیەوە هەواڵانە، نەک جەنابی کاک عەبدوڵایە هەچ هەواڵێکی تر هەر کەسێکی ترش کە لە ناوچەکە هیچ شتێکی وان نەکراوە کە کاک حەما بڕیاری وابات.